بارزانی لە دهۆکەوە کارتی سووری بەڕووی بافڵ تاالبانیدا بەرز کردەوە و ئامادەنیە بۆ پرسی پێکێنانی حکوومەتیش لەگەڵیدا دابنیشێت. لە یەک کاتدا پێشنیازی نەچیروان بارزانی قوبا تاالبانی بۆ دیدار لەگەڵ سەرۆکی یەکێتی ڕەتکرایەوە. ماوەی 2 ساڵە مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ئامادەنیە چاوی بە بافڵ تاالبانی سەرۆکی یەکێتی بکەوێت. بەپێی قسەی کەسە نزیکەکانی بارزانی هۆکارەکەی نیگەرانیە لە سیاسەتی کوڕانی تاالبانی و بەتایبەت بافڵ تاالبانی کە لای چەند دۆستێکی خۆی وتویەتی ناتوانێت وەک پێشتر متمانەیان پێ بکات. کاتی هەڵبژاردنەکانیش بافڵ تاالبانی بە توندی هێرشی کردە سەر پارتی دوای هەڵبژاردن چاوەڕێت دەکرا دۆخەکە شتێک بگۆڕێت لە پەیوەندی نێوان بارزانی و بافڵ تاالبانیدا، بەڵام پێدەچێت دۆخەکە هەروەک خۆی بێت، بەتایبەت کە دوێنێ بارزانی لە دیداری مەپس لە دهۆک بە وتارێک ئاماژەیەکی سیاسی ئاراستەی یەکێتی کرد. بارزانی لە وتارەکەیدا باسی لەوە کرد کە چەند کەس و لایەنێکی دەسەڵاتدار کارگەی مادەی هۆشبەریان دامەزراندووە و دەبێت کار بۆ بنبڕکردنی بکرێت، وەک ئاماژەیەک بۆ ئەو کارگەی مادە هۆشبەرەی کە هاوینی ئەم ساڵ لە دەربەندی خان لەلایەن هەواڵگری عێراقەوە ئاشکراکرا و دەستی بەسەرداگیرە. میدیاکانی پارتی ئەو کات و کاتی بانگەشەش ئەو تۆمەتەیان دەدایە پاڵ بافڵ تاالبانی کە دەستی هەیە لەو کارە و ئاگاداری دامەزراندنی ئەو کارگەیە بووە. لەبیرتان بێت تیوار لە سەرەتای مانگی ئازاری ئەمساڵ لە زنجیرە راپۆرتێکی بنکۆڵکاریدا دیاردەی قاچاقی مادەی هۆشبەر، مرۆڤ، دۆلار، گڵی ئاڵتون و چەندین بابەتی دیکەی بە تێوەگلانی چەندین بەرپرسی ئەمنی لە سنووری سلێمانی بڵاو کردەوە کە لە کاتی خۆیدا دەنگدانەوەیکی زۆری بە دوای خۆیدا هێنا و راپۆرتەکان گەیشتە دەست سەرۆک وەزیرانی عێراق و دەستگا فەرمیە پەیوەندیدارەکانی هەرێم و عێراق. هەرچۆنێک بێت بارزانی لە قسەکەیدا ڕووی لە سەرۆکی یەکێتی بوو بەو جۆرەش لێک دەدرێتەوە کە ئامادەنیە دوای هەڵبژاردنیش لەگەڵی کۆب بێتەوە، چونکە لێدوانەکە و ئاماژەدان بە پرسێکی وا کە کۆنە و هیچەند مانگێک بەر لە ئێستاە لە سەروبەندی دەستپێکی دانوستانەکان بۆ خۆی ئاماژە و پەیامی سیاسی تێدایە. لەلایەکی ترەوە بەپێی زانیاریەکان پارتی لەسەر پێشنیازی بارزانی تەنها لەگەڵ قوبا تاالبانی دانوستانی پێکێنانی کابینەی نوێ دەکەن و مامەڵە لەگەڵ بافڵ تاالبانی ناکەن. تیوار زانیوێتی لە ڕابردوو ئەم ماوەیەشدا هەریەکە لە نێچیروان بارزانی و قوبا تاالبانی داوایان لە مەسعود بارزانی کردووە کە پێشوازی لە سەرۆکی یەکێتی بکات، بەڵام بارزانی ڕەتی کردوتەوە. وتارەکەشی لە دیداری مەپسی دهۆک جارێکی دیکە وەک بەرزکردنەوەی کارتی سوورە بەڕووی بافڵ تاالبانیدا.